زیاد لە 25 ساڵە ژنان کاری چاکردنەوەی محاویلاتی کارەبا دەکەن کە بەهۆی بەکارهێنانی زیاد لە تواناکەیان و گۆڕینی کەش و هەواوە لە کار دەکەون. بەڵام تا ئێستا زیاد لە 3 چارەکی هاوڵاتیان لەمە بێ ئاگان وەک خۆیان دەڵێن هەرچەندە کارەکەیان قورسە بەڵام ئێمە بەردەوامی چووکە ژن دەبێت بووری خۆی بسەلمێنێت. لە وەرشەی چاکردنەوەی محاویلاتی کارەبای شاری سلێمانی گروپێکی 6 کەسی کاری چاکردنەوەی محاویلات دەکەن کە لە نێوانیاندا نزیکەی 30 ژن بەشداری کارکردنن. ئەم وەرشەیە ماوەی 25 بۆ 26 ساڵە لە شاری سلێمانی دامەزراوە. نەخشین فەرەج کارمەندێکی وەرشەی محاویلات و ماوەی 20 ساڵە کاری چاکردنەوەی محاویلەی کارەبا دەکات. ئەو دەڵێت کارەکەمان زۆر خۆش دەوێت سەختی کارەکەمان تەنها کێشی قورسی محاویلەکانە. من وەکو کارمەندێکی وەرشەی محاویلات ئیشەکەم و ماوەی 20 ساڵە لەم وەرشەیەم بەبێ جیاوازی لەگەڵ براکانمان کە لە وەرشەی محاویلات ئیش کارێکی خۆمان جێبەجێەکەین هەرچی محاویلەی شاری سلێمانی هەیە و دەوروبەری هەیە کە ئەسووتێ ئەیهێنن بۆ ئێرە. ئێمەش بە مەرحەلەکانە ئەڕات جاری وایە کۆیلی سوتاوە، جاری وایە هەیە 3 کۆیل سوتاوە، جاری وایە کێشێکی بەسیتی هەیە بازبارێتی بە وردی سێری هەمووی ئەەکەین و ئیشەکانمان بەڕێبین. هێرۆ ڕەئوف دەرچووی پەیمانگای تەکنیکیە 17 ساڵە کاری تەرکیبی محاویلە دەکات کە بریتیە لە هەڵوەشاندن و بەستنەوەی محاویلە. هەروەها لەبارەی تەرکیبیەوە وتی هەر محاویلەیەک جۆر و شێوازی هەڵوەشاندن و بەستنەوەی جیاوازە. ئیشی ئێمە لێرە کردنەوە بەستنەوە و محاویلە و چاکردنەوەی لێرە بەشەکان بەشی لەفمان هەیە بەشی تەرکیبمان هەیە و تا هەڵوەشاندن و بەستنەوە. من لە بەشی تەرکیبم بەشی هەڵوەشاندن و بەستنەوە. تر محاویلەکانشمان جۆری زۆرە هەر جۆرە و شێوازی بەستنی خۆی جیاوازە هەڵوەشاندنی جیاوازە و لەفکردنەوەشی جیاوازە. ڕووپاک محەممەد یەکێک لەو ژنانی کە لە وەرشەی چاکردنەوەی محاویلی کارەبادا کار دەکات. ئەم ژنە هەرچەندە لە بواری تایبەت بە کارەکەیدا نەخوێندووە بەڵام ئاماژەی بەوەدا کە بەهۆی حەزی بۆ کارەکەی شارەزاییەکی باشی پەیدا کردووە. من بۆزەفم لە وەرشەی محاویلات ناوم ڕووپاک محەممەدە ماوەی 12 ساڵە لێرە کارەکەم. حەزم لە ئیشەکەی خۆمە زۆر حەزم لەیەتی خولیای خۆمە کە ئەم کارە ئەەکەم. هەز بە ماندووبوونی ژەکەین بەڵام لەبەرەوەی کە خۆمان حەزمان لێتی خۆشە بەلامانەوە ئیشەکە.